هێزی عێراقیانی کە بەناوی هێزی سنوور لەم دوایانە ڕەوانی ناوچەکانی زاپ و ئاڤاشین کراون هاوکات کەجێکەش بە هەمان شێوە هۆشداری دابوو لەگەڵ دکتۆر حەکیم کەریم ئەندامی کەنەکەوت هاوکات چاودێری سیاسی گفتوگوی زیاتر دەکەین. دکتۆر سوپاس دەکەم بۆی کە بە مفاجئی تەلەفۆنم بۆ کردیت و ئامادە بووی لەگەڵما ئەم گفتوگویە بکەیت. باز بۆ بۆ خۆت دەزانی کە ئێستا ژمارەێک لە هێزی عێراقی بەناوی هێزی سنوورەوە ڕەوانەی ناوچەکانی زاپ و ئاڤاشین کراوە. ئەمە جاری یەکەمیش نییە کە پێشتریش هێزی دیکە جێگیر کراوە. دەمێ خوێندنەوەیەکی جەنابەت گشتگیر بزانم لەسەر ئەمە. دیارە ئەم ڕووداوانەی کە ئێستا ڕوودەدەن بە تایبەتی باس لە بردننی هێزەکانی پاراستنی سنوور دەکرێت بۆ ناوچەکانی ژێ دەسەڵاتی گەڕیلا شتێکی تازە نییە و ئەکرێت بیخێن ناو چوارچێوەی ئەو ئامانجانەی کە تورکیا لە ناوچەکەدا دەیەوێت چ لە ڕۆژاوای کوردستان چ لە باشووری کوردستان و بەداخەوە یعنی ئەوەی کە دەگوزارێت جۆرێک لە هەماهەنگی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و هێزەکانی دەوڵەتی تورکیایە و لە ناو ئەم پرۆسەی داگیرکاری کەیسا بۆ سەر خاکی عێراق لە ناو قەوسێکا خاکی عێراق کراوە چەندین بارگا و بنکەی سوپای ئەم تورکیا لە باشووری کوردستانەیە و تا ئێستا و دەوڵەتی عێراقی ڕاستە لە هەندێک وەناغدا دەنگی بەرز کردوەوە تەنانەت لە ئەنجومەنی ئاسایشیش قسەی لەسەر کردووە بەڵام بەهۆی دابەشبوونی سیاسیانەی دەسەڵاتدارەتی حکوومەتی عێراقیش بەوەی کە بۆ منەوە وەزیری بەرگری بەردەوام سونەیە و هەمووشمان نەزانین کە ئەو هێڵە سیاسیە سونانەی کە ئێستا حکومڕانی لە عێراقا بەشدارن پەیوەندێکی پتەویان لەگەڵ تورکیا و تەنانەت نزیکایەتێک لە استراتیج و سیاستکردنی شایە و بە هەمان شێوە پەرلەمانی سەرۆکی بڵێن پەرلەمانی عێراقی و ئەوانێکی کە لەناو حکوومەتی عێراقیە متەنەفذن دەسەڵاتی گەوریان هەیە لەلایەن هەرێمی کوردستان و بڵێن ئەوەی کە کوردەکان چ لە سەرۆکۆمار لە ئاستێکی وا کە بتوانێت پێگە و سەلاحەتە فەرمی و بڵێن مەرسومیەکانی بەکاربێنێت کە سیادەی عێراق پێشێتراوە یعنی ئەمە کاتێک کە قسە لەسەر سیادە و سەروەریەکەین سەروەری لە علومی سیاسیە شتێکە غیر قابلە للتەجزیە واتە تۆ ناتوانانی سەروەری دابەشکەی بڵێ بە وڵا لەبەر ئەمە پارچەیەکی کوردستانە تورکیا داگیری کردووە زۆر کێشەنیە چونکە سەروەری بێحورمەتی پێشێرکردنی سەروەری بێحورمەتیە بەرامبەر بە دەوڵەتی ناوەند پێش ئەوەی بێحورمەتیە بەرامبەر بە دەوڵەت هەرێمی کوردستان کاتە ئەکرێن دابەشبوونی سیاسیانەی دەسەڵاتداری حکومڕانی لە عێراق و لە هەرێمی کوردستانە لە دەرەوەی بنەما نەتەوەی نیشتیمانەکان چ بۆ کوردبوون بێ چ بۆ پارێزگاریکردن لە شوناسی عەرەبی عێراقی و کوردبوونی هەرێمی کوردستان ئەمە بە جۆرە لە جۆرەکان ئەکرێ بڵێن پێشێرکاری سەروەری و بێدەنگیش لە پێشێرکاری سەروەری لە دەستدانی متمانە و ئەو ڕوانینەیە کە خەڵک بە ئەخلاقیانەت سەیری حکومڕانێکی لەو جۆرە ناکات. باشە دکتۆر حەکیم ئەم بەیانیە گوێم لە چالاکوانێکی سیاسی بوو لە باشووری کوردستانە قسەکەی زۆر سەرنجی ڕاکێشان باسی لەوە کرد کە خەڵکێکی زۆر هەیە باس لەواکە وەڵا سیادەی عێراق پێشێل کراوە یاخود سیادەی هەرێمی کوردستان پێشێل کراوە قسەی ئەو چالاکوانەوە بوو بۆ مەگەر عێراق سیادەی ماوە تا پێشێلی بکە ئەزانی سیادە بەکو باسم دێت سەروەری شتێکی کاتێک کە قسە لەسەر لە ناو قەوسێکات دەوڵەتەکەین چوارچێوەی ئەو دەوڵەتە ئەوەی کە پێڵێن سنووری ئەو دەوڵەتە حورمەت و کەرامەتی ئەو دەوڵەتەیە لەبەرەوە تەجاوزکردێکی ناقانونی ئەمە بە مەفهومی سیاسی قسەکەین تەجاوزکردن و تەدەخولکردن و هاتنە ناوەی هەر دەوڵەتێکی دی بۆ دەوڵەتەکەی تر تەنانەت تۆپەقاندنێک ئەوەی کە پێڵێن یعنی ئەگەر بڵێن تۆپبارانکردنێکی بە پێشێرکردنی سیاسەدانێ نەک هاتنی فڕۆکەی بێفڕۆکەوان هاتنی جێش و سپا و بنکەی گەورەی سەربازی ئەمە پێمانەڵێ وەکو پێشتر پێموتی پێمانەڵێ کە ئەم دەوڵەتە کە دەوڵەتی عێراقە بەداخەوە لە ئاست پاراستنی
سنوورەکانیانە لە ئاست پاراستنی سنوورەکانیشانە و بە دڵنیایەوە شێوازی بەڕێوەبردن و حکومڕانەکەی دەژێ پرسیارەوە. باشە وتەبێژی فەرماندەی و پراسیۆنابۆشەکانی عێراق 2 ڕۆژ پێش ئێستا باسی لەوە کردبوو کە ئەم استراتیژیە نوێیە تەنها سنوورەکانی عێراق لەگەڵ تورکیا ناگرێتەوە بەڵکو سنوورەکانی لەگەڵ سەرجەم دراوسەکان دەگرێتەوە. ئێمە بەس لە دراوسەکان چێ ئێمە تورکیا و ئێران دراوسێمانە ئێستا لە بۆ چەند وەختە ئەمەی نەگرتوۆتە بەر بۆچی لەم کاتەیە دەیەوێت سنوورەکانی بپارێزێ هێز جێگیرەکە پرسیارێکی زۆری خەڵکە و بیریشمان نەچێ دکتۆر حەکیم دائیمەن کە باسی هێز دەکرێت تەنیا پارتی دیموکراتی کوردستان تۆمەتبارەکرێت بە پێ و بە دوواداچوونانەی کە وەکو ڕادوی دەنگی گەل کردومانە ئامەرلیوای و فەوجەیە کە ئێستا جێگیرەکرێ لەوەی یەکێتی نیشتمانی کوردستانیشە. ئەوەی کە حکومڕانی لە ناو هەرێمی کوردستان هاکاوە ئەوەیشی کە لە عێراقا توانای حکومڕانی لەگەڵ تەعاملکردنی لەگەڵ هەرێمی کوردستان و بەغداگە هەر پارتی دیموکراتی کوردستان وە ئەوەیشی کە کاریگەری دیپلۆماسی لە ئاستی دەرەوە هەیە تەنها پارتی دیموکراتی کوردستان دەکرێت بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان هەراوێز خراوە بە تایبەتی لە لایەن هەرێمی کوردستانەوە و کە باس کرد سنووری عێراق سنووری لەگەڵ سووریاشا هەیە و سنووری لەگەڵ تورکیا و ئێرانیش و لەگەڵ دەوڵەتانی سعودیە و ئوردویشە بەڵام ئیدعای سەرۆک وەزیرانی عێراقی سوودانی لە ناو لێدوانەکەیدا لێدوانێ نەبووە کە ئامانج دێ ئەوە بێ بۆ بەشداریکردن لە هاوکاریکردنی تورکیا یا پەدەکە بێ بۆ بەرامبەرگرلا بەڵکو ئەو لە غیتاواتە ڕووپۆشی لێدوانەکەی ئەوەیە کە بۆ ڕێگرتن لە قاچاقچی و تەنانەت دەستگرتن بە خاڵە سنوورەکانە بەوەی ئەو گەندەڵانەی کە هەیە. ئەلبەتە ئەمە لە ناوەخنی لێدوانەکە دڵنیان لەوەی کە بە جۆرێ لە جۆرەکان پیلانگیێڕێک لەوە هەیە و باست لە لێدوانی کەرجەگەەوە هەبەکەشکرد لێدوانێکی لۆجیکیاندا ئەوشەوە بووکە ئەوان ئەڵێن ئەو هێزانێک کە هاتوون لەسەر سنووردانە بەزیون بەڵکو ئەوان هاتوون لە پشتی هێزەکانی تورکیاوە بەتە ئەمە ینی زۆر مەترسیدارە بۆ عێراق ئەگەر بێت ئەو هێزانە لە پشتەوەی هێزەکانی تورکیادا بنێن و ببنە لەمپەرێک لە بینی وەکو بۆشی بۆ تەنیا بۆ عێراق مەترسیدارە دکتۆر حەکیم ئەی مەترسینی بۆ سەر باشووری کوردستان باشووری کوردستان ینی شتێک نەماوە بە ناوی پاراستنی سەروەری باشووری کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە گوتم هێزی متەنەفس هێزی دەسڵاتگەر هێزی دیپلۆماسی نێودەوڵەتی ئەوە ئەزانی پارتی دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش هەماهەنگێکی بە ئاشرا نێچیروان بارزانی لێدوانیدا ئەڵێ کە پەکەکە هێشن بۆ ناوچەکە کەواتە ئێمە لێراوە قسە لەسەر هەرێمی کوردستان ناکرێت بکەین وەکو ئەوەی کە بڕن بەرەو بابەتی سەروەریوانە بەڵکو ئەو بەرپرسیارەتە خێنە ئەستۆی حکوومەتی عێراقی چونکە ئەم شێوازی هاتنی پاراستنی هێزەکانی پاراستنی سنوور لە پشت بارەگا و بنکەکانی دەوڵەتی تورکیا و شەرعێتێکەدا شەرعەتی عێراقی ئەدابوونی بارەگا و بنکەکانی هێزەکانی تورکیا لە باشیقە و لە شوێنەکانی دەبێت کاتە ئەوەی وەکو باشووری کوردستان ئەرکی خەڵکە ئەرکی هەموو لایەنە سیاسەکانە کە بتوانن بەگوێرەی ئەو توانستی و ئەو ڕێگانەی کە هەیەە ڕوبەڕووی ئەم لەشکرکێشی و پەرکێشیە تورکیا بۆستنەوە گرنگە کە کار لەسەرەوە بکرێت کە عێراقیەکان لەوە تێبگەنە کە گەلی کورد لە باشووری کوردستان و لە هیچ پارچێکی تری کوردستان نیازیان بڵێن لە هەمپەر دەوڵەتی عێراقا و دژاتی دەوڵەتی عێراقی فیدراالیان نییە و گرنگترین شتی شەوەیە کە چۆن کار لەسەر پاراستنی قوارەی هەرێمی کوردستان بێت پاراستنی قوارەی هەرێمی کوردستان بێگومان لە ئەوە دەبێت کە ئەو حیزبانەی کە خۆیان بە نیشتمانپەروە دانن بە شێوەیە لە شێوەکان لینک لەگەڵ لە سیاسەکانی عێراق و ڕۆشنبیران و خەڵکانی ئەکادمی لە عێراق بکەن چونکە ئەمە قۆناغێکی درێژخایەنە بەم لەشکر کێشێکی بەسی چۆن لەشکر کێشەکەی تورکیا چەندین ساڵە نەیتوانی و ئامانجەکانی پێکێ بە دڵنیاییەوە دەیان هێزی عێراقی و دەیان سەدان هەزار سوپای بڵێن پاراستنی سنووری عێراقی بڕاتە ئەو ناوچانە ناتوان کاریگەری لە باڵانسی هێزی گەڕیلا و تورکیا بگۆڕن بە جۆرێ لە جۆرەکان بۆیە
ئەرکە بۆی ئەو ململانیە و کێشمە و ئەو سیاسەتە نادروستەی تورکیا کە ویستی تێوەگلانی عێراقیشیە لەگەڵ هێزەکانی گەڕیلا کار لەسەر ئەوە بکرێت و کار لەسەرەوە بکرێت کە پاراستنی قوارەی هەرێمی کوردستان ئەرکێکی ئەخلاقی هەر کەسێکە و لە زمشا بە دڵنیاییوەلەوە ئێمە دڵنیان لەوە کە هیچ هێزێکی باشووری کوردستان یا بڵێن باکووری کوردستان یا ڕۆژهڵاتی کوردستان ناکرێت بنە ئاستەنگی لە بەردەم پرۆسەی پێشکەوتنی پەیوەندیەکانی هەرێم و بەغداوە ئەوەش ئەبینین کە هەرگیز بڵێن ئەو هێزەکانی گەڕیلا نەیانویستووە کە پارچەی لە نێوان هەرێمی کوردستان و یا ببنە هۆی هاندان بۆ پەرتەوازایی پەیوەندی فیدراڵی نێوان مرکز بەڵکو بەردەوام ئەوەی لە ئەجندا و لە بیری کەرجەکەش و لە هەپەکەشە ئەیبینین ئێمە ئەوەیە کە باز لە پەرەپێدانی فیدرالیزم و تەنها کۆنفیدرالیزم و پێکەوە ژیانی گەلانە بۆیە هەر جۆرێک لەم جوڵە استیخباراتی کە ئیسا هەیە جمهوریەکی استیخباراتی سیخوڕی ئەمانە کاریگەریان ویستیان تێکدانی ناوچەکەی بە شێوازێکی تر کە تورکیا گەمەی خۆی بکەوە ئەشزانین کە تورکیا لە قۆناغەکانی پێشوان نەیتوانێت ئامانجەکانی بەرامبەر بە گەرلا بێنێتە دی و کاش خۆشبەختانە وەکو پێشمەرگە ئەتوانین بڵێن ئەو بەرکەوتنە ڕسمیە نەبووە ئەوەیشی هەیە کە ئێمەشە داوامان وەکو داوای کەکە و هەبەکە و هێزەکانی تریش ئەوەیە کە کەنەکە و تەواوین سازێک نیشتیمانەکانی کوردستانەوەیە کە دووربین لە شەڕی براکوژی پێشتر زۆر کەجێکە لە ڕاگەنراوەکانە باسیەوەی لە کردووە کە شەڕی کورد بە کوڕ ڕوونەدا و ئێستا بارودۆخەکە زۆر ئاڵۆسرە لەوەی کە خوێندنەوەی بۆکەین دکتۆر حەکیم بۆ خۆشە دەزانی لە بەرەوەی جێگیرکردنی ئەم هێزانە لە کاتێکدا کە شەڕێکی جگار قورس ئێستا لە نێوان گەریلا و هێزەکانی تورکیا شاپەڕێوە دەچێ و هێزێکی زۆر جێگیر کراوە وەکو هەم چاودێرێکی سیاسی هەم وەکو کەنەکە دەمێ بە دیاریکراوی پێممان بڵیت بە پێی و پێشبینیانەی کە جەنابەت خوێندنەوەی بۆکەی شەڕی کورد بە کورد ئینشەڵا کە قەت نەگەینە ئەم ڕۆژە ڕوو دەدات یاخود بارودۆخەکە بە جۆرێک لە جۆرەکان کە ئارامتر دەبێتەوە سروشتی کۆمەلگای بەشەری و سیاستکردن لە مێژووی کۆن و تا ئێستا شەڕ هەر هەیە بەڵام شەڕی ڕەوایە شەڕێک شێ ناڕەوایە ئەگەر لە ئەگەری ئەوەی کە تۆ بەڕێز باسێکی کاتێک کە شەڕێک لە نێوانی دوو پارچەی هێزی هەرێمی کوردستانە مەسەلەن گەڕیلە و پێشمەرگەرا بێت بە دڵنیاییەوە ئەم شەڕە ئەو هێزەی کە لە پشتی بابەتە نیشتیمانی نەتەوەیەکانە ئەکردە شەڕی ڕەوا و ئەو هێزەشی کە لەگەڵ دەوڵەتی داگیرانە بێگومان ئەتوان بڵێن ئەوە شەڕێکی ناڕەوایە و ڕەنگە میلەت نەفرەتی لێ بکات بۆیە لەم کۆناغا چاوەڕوان ناکرێت ئەو شەڕە ببێت ڕەنگە وەکو هەموو قۆناغەکانی تریش بەس پەیوەندی بەرچیوە لەسەر چی مادەوە ئاستی ئاراستەکردنی گوتاری هەر هەمومان ینی دایانە سیاسەکانی دەستگا و سازەکانێت هەموو هەوڵەکان کرد دەگەر بۆی کاریگەری لەسەر ئەنعکاسەیە کاریگەریکی لەسەر دەوڵەتی عێراقی هەبێت لە هەموو شوێنێک و کەناڵێک وە قسە لەسەر عێراقیەکان و دەوڵەتی عێراق و مؤسسات و وەزارەتی دەرەوە بکرێت لە دەرەوە لە دایسپۆرا لە کەنەکە لە هەر شوێنێکی ترۆ بۆ ئەوەی کە بە دەوڵەتی عێراقی بوو گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان پاڵپشتی قوارەی سیاسی و دەستوری و فیدراڵی هەرێمی کوردستانن هیچ هێزێکی ئەم چوار پارچە دش بە سیادە و سەروەری دەوڵەتی عێراق نییە و ئەو بوونی ئەو هێزانش کە ئێستا بیانووی هاتنی دەوڵەت تورکیایە لە پرۆسەیەکی سیاسی ئاشتی نێودەوڵەتی تەنانەت بە ڕەزامەندی عێراق و تەواوی تورکیا و تەنانەت ئەوروپیەکانیش ئەمریکیەکانیش کە لە پرۆسی ئاشتیا لە تورکیا ئەو هێزاناتون دەرەوە هێزێکین کە مەترسیان لەسەر سەقامگیری و ئاسایشی بە عێراق بێت بەڵکو هێزێکن خوار ناوناوە هێزی خۆپارێزی ئومێد دەکەن کە ئەو شەڕە دروست بێت و دڵنیاش بین گەلی کورد ئەو هۆشیاری پیا کردووە کە شەڕی یەکتر نەکەن. دنیایەک سوپاس دکتۆر حەکیم کەریم ئەندامی کەنەکە و چاودێری سیاسی کە لەگەڵمان بووی ڕۆژێکی خۆشتان هەبێت. سپاس بۆ